مالا بختیار برپرسی دست کارگری مکتب سیاسی حرکتی نیشتیمانی کردستان پشتیداری کردن ده پروسا دنگدان دا با ریفراندوم بازار سلیمانی ده داخویانی که دا بروجنامه فن آراگهان ریفراندوم هرم کردستانی نابیت گف و مترسی سرچه ولاته و هرم کردستانی جی مناهی توای ولاتان ده پارزید. روی دنگدران با اوی دنگی خوام بدن و لیره باشوی کی باش دنگدان برای و چو هیچ کشیک هیچ شتک درست نبود و اما تمانت چهارانی و بین که باش تابونی پروسه دنگدانه که یبسرای يعني كان زحمته بتواني لروجي أولا في روزا بتواني تعبير لهستو نستو همو أو خليا وأمان جانبك ك بس بحالي يكون 50 صال خيبوا بينهم وتشلو هش صال خباتي بوك شلو هش صال ربق من هاتو مثلا ناو كارواني سياسة خباتي بوك ويهرا وانا أعلم همو ئەوانەی دەنگەدەن نەک بۆ خۆیان بۆ نەوەکانیشیان سەروەریکی گەورە تۆمارەکەن هەموو ئەوانەی تا ئەم چرکە ساتە بڕیاری دەنگ نەدانیان داوە تەنها لە وجدانیان ئەپرسم چی بە مناڵەکانتان و چی بە نەوەکانتان ئەڵێن ئێمە وتمان نەخێر ئاخ کە ئەوە کارێکی زۆر ناشایستەیە بەڕاستی بۆیە بەڵێ وە سەر بەخۆی من جارە لێرە بە سێ ئەرکاتوم دەنگەدەم ئەرکێکی یەکەمم نەتەوەییە ئەرکی دووەمم خانەقینیم خۆم ئەرکی سێمیشم باوەڕی ڕەهام بە دیموکراسی هەیە وەکو نەتەوە ئێمە نیشتیمانێک و نەتەوەیەکی داگیر و دابەشکراوین وەکو باشووری کوردستان تا ئێستا زیاتر لە 130 ناوچە دابڕێنراوەکان تعریب کراون و مادەی 140 10 ساڵ زیاترە دەسی بە دەسیمان پێکرێ وەکو دیموکرات خوازێکیش تەواوی دنیا باوەڕی بە دیموکراسی هەیە ئەی بۆ لەسەر ئەم نیشتیمانەکە کوردستانە ئێمە بۆمان نەبێ مافی دیموکراسی خۆمان پەیڕەو بکەین بۆیە من ئومێدەوارم یعنی من ئێستا بە ئەحساسێکەوە قسەکەم خۆم خەڵکی خانەقینیم 35 ساڵ شارەکەم تعریب کراوە من کە سوکارم 24 ساڵ تەرحیل کراون بۆ فەلوجە و جنوب وەسەڵی عێراق من ئێستا کە ئەبینم شارەکەم لە تەلەڤیزۆنم بینی بە جۆش و خۆشەوە چەند دەنگەدەن ئەوەنە سەربەرزم پێیان و ئەوەنە سەربەرزم بەوەی کە کوردم و تا ئێستا زوڵمم لە هیچ نەتەوەیەک نەکردووە تەنها ممارەسەی مافی دیموکراسی خۆمەکەم و ئەوەنە سەربەرزم بەوەی کە بۆم هەیە وجدانی خۆم بەڵێ بە نەتەوەکەم بڵێم بەس بە حاڵی خۆم پێم وابێ ناوچە کێشە لەسەرەکان هەر سێ ئەرکەکەیان لەسەر شانە یەکەم کوردن و دووهەم هەمووانەی لەگەڵ کورد ئەژین بێگومان مافەکانیان باشتر دابینە بێ و سێهەم ناوچەی دابڕانراون و تا ئێستا مادەی 140 دەسی بە دەسیمان پێکرێ چوارەمیش ئەبێ بە دیموکراسیانە بە یەکەوە بژین بۆیە حەقی خۆیەتی دەنگ بدەن خەڵکی کەرکووک خەڵکی شەنگال خەڵکی ناوچە کێشە لەسەرەکان تێکرا فەرمووکە